بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین و لە ئێستاە پشووی هاوینەی منداڵانە بێگومان دەرفەتێکی باشە بۆ ئەوی کە منداڵەکان ئەو بەهرە و توانانەی کە لەوانە هەیە زیاتر پەرەی پێ بدرێت و دایک و باوک هاوکاریان بن. یەکێک لەو حەزانەوە یەکێک لەو بەهرانەی کە لە زۆرێک لە منداڵانە هەیە حەزیان بۆ تۆپی پێەیە کە بەتایبەت ئەم یاریانەی یۆرۆ با بڵێن 2024 ئەوانەی تروای کردووە کە دایک و باوکەکانش هاوکاری مناڵەکانیان بن بۆی کە لەسەر ئەم بەهریان زیاتر کار بکەن. جا دایک و باوک و هەروەها ڕاهێنەرەکان چۆن ئەتوانن یارمەتی دەری مناڵان بن کار لەسەر ئەم بەهرەیان بکەن، چۆن ئەتوانن زەمینە لەبار بکەن بۆ ئەوەی کە یاریزانێکی سەرکەوتوو لێ دەرچێت ئەم منداڵە. ئەمە بابەتێکە ئەمە بە میواندارەتی بە ڕێز مامۆستا هیوا محەممەد ڕاهێنەری وەرزشی تۆپی پێ زیاتر گفتوگۆی لەسەرەکەن. مامۆستا هیوا بەخێر بێت، زۆر سپاس. مامۆستا هیوا هەر وەرزشێک بۆ خۆی تایبەتمەندیەک و سوودێکی هەیە بەتایبەت لە منداڵانە. لانێ هەندێک لە وەرزشەکانش تایبەتتر بێت. تۆپی پێ ئەگەر دایک و باوکێک لە بەڕێزت بپرسێت بڵێت بۆ من مناڵەکەم بهێنم بۆ ئەوەی کە فێری بێت جەناب چۆن وەڵامیایتەوە؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاسانەکەم. بەڕاستی یعنی وەرزش بەگشتی و بە تایبەتتریش یاری تۆپی پێ یعنی یاریەکی تەواو جیهانیە، یاریەکە کە تەواوی جیهان چاویان لەسەرەتی و یاریەکە کە ینی تەواوی کۆمەڵگەکان هەوڵی ئەوە ئەیەن کە یاریزانی تۆپی پێ دروستکەن، یاریزانی باش بنێرنە ئەم بوارەوە بە حکمی ئەوەی کە زۆرینەی جمهور زۆرینەی هاندەر ئەوەی کە هەیە لە ئێستاە بۆ یاری تۆپی پێیە، لەبەر ئەوەی کە لە تیڤەکان و لە زۆرینەی شوێنە بەناوبانگەکانەوە هەر یاری تۆپی پێ ئەوە پیشانە درێت. ئەمە وای کردووە جیالەوەی کە دایک و باوکان پێشەوەی بڕیاری ئەوە بن مناڵەکان بنێرنە بەر تۆپی پێ، مناڵەکان هەمویان یاریزانەکانی تۆپی پێ بناسن، ینی زۆربیان خولیایەکی زۆریان بۆ یاری تۆپی پێ هەبێت. ئەمەش وای کردووە کە بۆ نمونە مناڵەکە خولیاکەی هەیە، باوکو دایکەکە ئەبینێ کە مناڵەکە حەزی لێتی، مناڵەکە خۆی لە ماڵەوە یاری ئەکایە، مناڵەکە متابعی یاریەکە ئەکا وا لە باوکو دایکەکە ئەکا ئەیجۆڵێنێ بۆی کە هانی بات بەردەوام بێ لەگەڵ یاکە یاری تۆپی پێ بکات. زۆر باشە. زۆر کاتەڵین وەرزشەکان بەگشتی تۆپی پێە، مەلەکردنە، باسکەیە، بالەیە، جۆرەکانی تری وەرزشە بە تایبەتی لە هاوینە یان لەو کاتانێکە خوێن مناڵ ئەتوانێت بچێتە بەردەمی. ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە مناڵە هەم لە ڕووی جەستەییەوە چکە لە گەشایە ئامادە باشێکی باشیە بێ، هەم دوورەکەوێتەوە لەم ئایپاد و مۆبایل و ئەو گرفتانێکە هەیە لە نێو مناڵە. بەڕاستی ئەگەر بین سیرکەین ینی وەرزش بەگشتی ینی هەم لە جیهانە و هەم لە لای خۆشمان کاتێکە مرۆڤەکانە بینن ئەو پێشکەوتنە گەورەی بەدەستهێنا و لە زۆربەی کایەکانی تر پێشکەوتوترە، کاتێکە بینن وەرزش لایەنە ئەرێنیەکانی زۆر باشتر لە لایەنە نەرێنیەکانی. بۆ نمونە وەرزش سوودی تەندروستی جەستەیی هەیە، بۆ نمونە سوودی تەندروستی مێشکی هەیە، بۆ نمونە دەروون ئارامەکات، بۆ نمونە وەرزش ینی ئەگەر بینە سەر ئەوەی یاریزانێک بگاتە ئاستێکی پیشەگەری سوودێکی دارایی زۆری بۆی ئەبێت کە کەسە پێگەشتەکانی کۆمەلگا ئەم سوودانی وەرزش ئەبینن کاتێکە بینن کە سوودی زیاترە لە زیانی، ئەمەوە ئەکات کە هاوکاری مناڵەکانیان بن، هاوکاری نەوەکانیان بن کە بیان خەنە بەر وەرزش لەبەر ئەوەی هەموو باوکو دایکێک هەموو کەسێک ینی بە سوودی مناڵەکەی خۆیانەوێت چی باشە و چی سوودی هەیە ئەوەی بۆ فەراهەم بکات. ئەمەوە ئەکات نەچێتەوە توێژینەوەیک بە چاومکە و سەرکۆ باسی لەوای کرد ئەو مناڵانەی کە زیاتر چالاکن لە خوێندنگەشە دەرەجەکانیان باشترە. واتە تۆپی پێ ئەتوانێت دەرسەکەشان نەگەی. بەڵێ ئەمەوە ئەکات کە ینی مناڵەکان باوکو دایکەکان هاوکاریان بن کە بیان هێنە بەردەم وەرزشکردن و بەشداریان پێ بکەن لەم خولانەیە لە خولی تۆپی پێ یا هەر خولێکی وەرزشی ترە کە ئەکرێتەوە. بەڕاستی ئەم شوێنانەش ئەم خولانەش کە هەنوو مناڵەکان بەشداریان تیاکەن، زۆرێک لەو شوێنانە هاوکارێکی باشی باوکو دایکەکانن لە پڕکردنەوەی کۆمەڵێک فەراغاتە کە ئێستا بە هۆکاری ئیشوکار یا بە هۆکاری هەر شتێکە دروست بۆ نمونە وەکو سەحرخان ئاماژەی پێکرد. ئێستا ئێمە لە لای خۆمان ینی بۆکو تەرجیحێک بۆ مناڵەکان ئەڵین هەر کەسێک نمرەی تەواو بێنێ لەوانەکان یا ئێمە خەڵاتیەکەین، ینی خەڵاتەکە لەوانێ بۆ ئێمە شتێکی وانە بێ کاسێک بێت بۆ ئەم مناڵی دابینکەین. بەزەم کاسە بۆ مناڵە زۆرە، ینی لەت پاڵتەرجیاکەی دایک و باوکایەت لە پێناوی ئەوەی کە کاسەکەش بەرێتەوە چێ زیاتر هەوڵەیە زیاتر سعیەکە بۆ ئەوەی بتوانێت ئەوە بکات. یا بۆ نمونە مناڵ ڕاستە ئێمە ڕاهێنانی ئەوەیان پێکین کە چۆن فێری یاریەکانی تۆپی پێ بن، بەڵام جا لەمە
یعنی هیوایەتیانەوەی کە بەردەوام بێنە یاریگاکە و یاری دووگۆڵی بکەن بەرامبەر یەکتری یاریکەن باشە ئێماڵین ئەگەر بێت و ئایپاد و مۆبایل بەکار نهێنن ئەگەر بێت و خواردنەکانی ماڵەوە بخۆن ئەگەر بێت و خەوتان لە کاتی خۆیان بێت ئەوەی ئێمە یاری دووگۆڵی زیاترتان پێکەنی هەموو ئەمانە هانیانەیە کە بۆ منەگە فەراغێک هەبێت لەلایەن باوکو دایکەوە کە یا مناڵەکە بە قسەی باوکو دایکەکە نەکات ئێمە بتوانین لەم ڕێوە ئەم فەراغانە پڕکەینەوە و هاوکارێکی باشیان مامۆستا تا چەند گرنگەوەی سەر لەوێنەکانەی بینین ئەو مناڵانەی کێنە لایەوە لەوانەیە هەندێکیان دۆزێ شکوکیش بێت یعنی ناسکن یعنی زۆر جا دایک باوک لەوە تەرسیاڵەیەکی کە خۆی پیا بکێشێت تۆزێ قەڵەو بێتوانن لەوانەیە قاچی پشکێ یاخود دەستێکی لە جێ بچێ ئێوە پێشەوەی بیخەنە بەردەمەوەی کە دووگۆڵێک بەرامبەر یەکتر بکەن بەر یەک بکەون کۆمەڵی ڕاهێنانی جیاوازیان پێکەن بۆ پتەوبوونی ماسوولکە و ئێسکەکانیان بەڵێ بەڕاستی لەو تەمەنە سەرەتاییانەیە بۆ مناڵ یعنی کۆمەڵێک ڕاهێنانکردنی ئەوەی کە بەهێزیان بکەین و ئەویان بکەین تۆزێک قورسە بۆیان بەڵام ئێمە یین لە ڕێگەیەکی ترەوە ئەم شتە ئەگرینە بەر بۆ نمونە هەموو ئەو مناڵانی کێنە لامان بەپی ئاستە تەمەنیەکانیان جیایانەکەینەوە باشە هەر بۆنە دوو تەمەن و بەیەکەوە ینی 2 ساڵ لە دوای یەک و بەیەکەوە ڕاهێنانیان پێکین ئەگەر بێت و لە مەشە مناڵێکی تیا بێت کە لەوانی تر گەورەتر بێ و یا مناڵێکی تیار بێت لەوانی تر بچووکتر بێت ئێمە لە کاتی یاریکردنەکەیە ئەم جیاکاریە شەکەین تەنانەت بۆ نمونە ئەو مناڵانەی کە بوونیەتیان یا هەڵکەوتەی جەستەیان گەورەتر و ئەوەترە لە لایەکی تردایانەنین ئەو مناڵانی کە بچووکترن لە لایەکی تردایانەنین و یاریان پێەکەین جا طبعا تەمەنیان لە چەند ساڵی وەریانەگرن من لە 5 ساڵی وەریان ئەگرین لانەیە هەندێک جار بۆ مناڵێکی 5 ساڵان تۆ باسی یاسا ئستانداردەکانی یاریکە بەلای و ناخۆشە بێ چۆن ئێوە واکەن هەم فێری دیسیپلینەکەیان بکەن هەم فێری یاساکانی یاریەکەیان بکەن هەند لە پاڵیشە چێژەکە وەربگرن بەڕاستی ینی مناڵ وەکو ئاماژەم پێ حەزی لە دوو شتەکەیەتە لای ئێمە یەکەم یاری دووگۆڵیەکە بکات دووەمیش کۆمەڵێکی یاری خۆشی هەیە کە هەم یاریکردنی مێشکیە هەم یاریکردنیەکە پێشبڕکێیە بۆیان دروستەکەین لە نێوان خۆیانە لە نێوان تیمەکانە ینی جیا لە یاری دووگۆڵیەکە کۆمەڵێک یاریترە ئێمە لە ڕێی ئەم یاریانەوە کارامەیەکانیان فێرەکەین جیاواز لە تۆپی پێ جیاواز نییە لە تۆپی پێ بۆ نمونە من کارامەیەکی یاری تۆپی پێی فێرەکەم کە ڕۆشتنە بە تۆپەوە چۆن فێری ئەم یاریزانە بکەم ڕۆشتن بە تۆپەوە بکە بەڵام من نایم ڕاهێنانێکی قورس لەسەر ئەم مناڵە دانێم کە چۆن فێری کەم ڕاهێنان بە تۆپەوە بکە نە ئەچم شتێکی چێژبەخشی بۆ دانێم ئەم بابەتە چێژبەخشە هەم ڕۆشتنە بە تۆپەوە ڕۆشتنە بە ڕاکردنە بە تۆپەکەەوە بەڵام لە هەمان کاتە مناڵەکە هەم فێر ئەبێت هەم خۆشیێکی زۆری لێوەرەگری هەم پێشبڕکێشەکە لەگەڵ هاوڕێکانیە یعنی بۆ ئەو مناڵانە دانانی دیسپلین و یاسای قورس و چۆن ڕاهێنان بکە ئەو بکە ئەو بکە بابەتێکی قورسە بۆیان لەبەرەوە ئێمە یین لە ڕێی ڕاهێنانە خۆشیەکانەوە لە ڕێی یاریە خۆشیەکانەوە فێری ئەم کارامەیانەیانەکە باش لە ڕووی پێداویستیەکانەوە ئێوە کە مناڵێک دایک و باوکە یەنێ بۆ لایەوە چکە یەکسەر حەزەکە ئێستا زۆر مناڵ هەیە گەر تۆ زیواقیڵێ من جلەکانی میسیمەوە جلەکانی کریسیانومەیانی حەزیانەیە مناڵەکە ڕاستە ئێوە ئەم شتانیان بۆ دیان دایک و باوکەکە خۆیان بۆیان بکڕات چکە بێ جلەکانیان لێک بچێەوە خۆیان حەزەکەن ڕاستە وەڵاهی ئێمە لە شوێنەکەی خۆمانە با بڵین ئەو جلوبەرگانی کە هەمانە تایبەتە بە ئاکادمیاکەی خۆمان باشە ینی ئەوەی کە یەتە لای ئێمە پێویستە لەو جلوبەرگی لە بەرابێت و وەکوتر ینی مناڵ ئێستا هەمووی خۆی جلی میسی و ڕۆناڵدۆی هەیە داوە لە باوکو دایکە کاکە بێنێ یان مناڵ هەیە ڕۆژەیەت بۆ لامانەڵێ مامۆستا من ڕۆ حەزەکەم بەجلەکەی میسیۆ بمیان ڕۆ حەزەکەم بەجلەکەی ڕۆناڵدۆ بوو بە حەزەکەم ڕۆ حرەکەکەی ڕۆناڵدۆ بکەم کە گۆڵم کرد ئەین ڕێگەیان پێین و کار ئاسانیانەیان بۆ ئۆکەین بەڵام عادەتەن بۆ ئەوەی کە زەیموحەد بن هەمویان یەک جلیان لە بەرابێ و شتەکە منەظەمتر بێت زیاتر بە جلوبەرگەکانی خۆمانوێنە ڕاهێنانەکانەوە جا ڕاهێنانی تۆپی پێی مناڵان ئەزمونێکی جیاوازە هەندێک تایبەتمەندی ئەوێ هەبێ لە ڕاهێنەرەکە ئەبێ ئەم ئەزبوونەوە ئەم ڕاهێنانە ئێوە چۆن وەری بگرن و چۆن هەڵێن بۆ ئاپدەیت بوونی خۆتان یان بەرزکردنی ئاستی خۆتان مامۆستا هیوا بەڵێ سەرەتا یعنی بواری ڕاهێنەرایەتی بوارێکە لە بواری یاریکردن زۆر جیاوازە بۆ نمونە هەر کەسێک ئەوێت ببێ بە ڕاهێنەر چەند قۆناغێک هەیە چەند فلتەرێک هەیە ئەبێ بەم قۆناغانەیە تێپەڕ بێت ڕاستە ڕەنگە زۆر شوێن هەبێت زۆر کەس هەبێت کە بەبێ بوونی هیچ بڕوانامەیەکی ڕاهێنەرایەتی بەبێ بینینی هیچ خولێک شوێنێکی کردبێتەوە کە ڕاهێنان بە مناڵەکان کات بەڵام بەڕاستی بەلای ئێمەوە زۆر گرنگە کە ڕاهێنەر بڕوانامەی ڕاهێنەرایەتی هەبێت یعنی پێش هەموو شتێک ئەبێ ئەم ڕاهێنەرە بڕوا کۆرسێک ببینێت فێری ئەوە بێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵا بکات لەبەر ئەوەی مناڵ بەڕاستی یعنی
ناسکترین چینی کۆمەڵگایە یعنی ئەم مناڵە من ئێستا چۆن تەعاملی لەگەڵا بکەم بۆ 10 ساڵی تریشم مناڵە بەم شێوازە تەعاملەکاتەوە لەبەرەوەی یعنی مناڵ هەیە ئەوەی گوێ لە ئێماگرێونی بە قسەی ماکەونە بە قسەی دایک و باوکی ناکە باشە ئەگەر من بێم لێرایە دوور بێ کۆمەڵی ئاکاری خراپی فێرکەم لە منەوە قسەیەکی خراپی گوێ لێ بێت لە منەوە شتێکی ناشرینی گوێ لێ بێت ئەو من بە پێشەوەی خۆی بینێت کە من ئەم قسە ناشرینە بکەم ئەویش بەلایەوە ئەوە ڕاستە ئەچێ دووبارەیە کاتەوە لە دوای منەوە بەڵام ئەگەر من بێت و تەنیا فێری ئاکاری جوانی بکەم فێری خوڕەوشتی جوانی بکەم فێری ئەوەی کەم کە چۆن سپاسگوزار بێ بەرامبەر باوکو و دایکی یا بەرامبەر هەر کەسێکی تر یعنی ئێمە تەنانەت فێریانەکەین هەموو ڕاهێنانێک کە ئەڕۆنەوە ئەبێ بێن دەستخۆشی لە مامۆستاکەیان بکەن بۆ لەبەرەوەی فێر بن کە ئەمە چوونە هەر شوێنێکی تر کەسێک شتێکی پێگەیانن سپاسی بکەن لە شێوازی ڕێزگرتنیان فێر بکەین لەبەر ئەوە یعنی ئەبێت هەر کەسێک کێتە ئەم بوارەوە بەڕاستی کۆمەڵێک فلتەر هەیە پێات پڕ بێ کۆمەڵی خۆناخەیە بیبڕێت ئەو فلتەرانە خۆشبەختانە بەڵێ هەیە خولی ڕاهێنەرایەتی هەیە هەم لە یەکێتی تۆپی پێی کوردستان هەم لە یەکێتی تۆپی پێی عێراق بەڵام هەرچەنە خولەکان تۆزێک درەنگ ئەکرێنەوە خۆ ئەکرێتەوە یان لە دەرەوە ئێوە ناچارن بەشدار بن خولەکان خولە سەرەتاییەکان لە ناوخۆیان هەیە هەمووی بەڵام ئەو خولانی کە لە دەرەوە ئەکرێتەوە یعنی هەر کەسێک بەڕاستی کە لەم بوارەیە ئیشەکات بەردەوام پێویستی بەخۆ ئەپدێتکردنەوە هەیە بەردەوام پێویستی بۆ هەیە کە زانیاری زیاتر فێر بێت بەشداریکردن لە خولەکانی دەرەوەیە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە کەسەکە تا چەند هەوڵی ئەوە ئەیە پێشکەوێت لەم بوارەیە تا چەند هەوڵی ئەوەیات کە بڕاتە پێشەوە یعنی بەدوای ئەو شتانەیە ئەڕات بەدوای ئەو خولانەیە ئەڕات کە لە دەرەوە هەن بە هەڵبژاردنەکەلەوەی کە چ خولێک باشە چ خولێک زیاتر سوودی پێگەێنێ و ئەڕوا بەشداری ئەکات مامەسا ئێوە لەو ماوەی بۆ منە کاتی پشووە 3 مانگە چەنە هەستەکەی 20 مناڵە 30 مناڵەیەتە لای ئێوە ڕێژەکەی زیاتر بێ هەستەکەیت مناڵێک یان دوان تاقەیەکی باشی تایە هەستەکەی ئەم مێهنەی تایە ئێوە تا چەند ئەمانەت بۆ نمونە جیاوازتر لەگەڵ دایک باشیان قساکەن کە بەردەوامیان پێبن بۆی کە بتوانێت زیاتر خۆی لە وەرشە بینێت سەرەتا بۆی ئەوە بزانن شوێنێکی ئێمە تەنیا خولێکی هاوینە نییە ئەمە ئاکادیمیایکی تۆپی پێ تەنانەت کاتی زستان کاتی مەکتەب کاتی باران کاتی سەرمە هەموو کاتێک ڕاهێنانمان هەیە ئێمە و هەموو کەسێک بۆی هەیە بێت یاری تۆپی پێ بکە بەڵام مەرج نییە هەموو کەسێک بێت بە یاریزانێکی باشی تۆپی پێ باشە ئێمە ئەوەی گرنگە لە لامان ئامانجەکەمان ئەوەیە کە ئەوەی یەتە لای ئێمە سەرەتا بێ بە کەسێکی باشی ناو کۆمەڵگا لە دوای ئەوە ئەوانی کە لە یاریەکەیە باشن ئەوانی کە مۆهیبەکەیان هەیە یین ئیش لەسەر ئەوانە ئەکەین جیاوازتر بۆ نمونە هەڵیان ئەبژێرین تیمیان بۆ دروست ئەەکەین بۆ نمونە کاتێکە پشووی هاوین تەواو ئەبێت مەکتەب دەست پێکاتەوە نایڵی نەمیاریزانە دوورکەوێتەوە لێمان بۆ لە بەروی بەهرەیەکی هەیە قسە لەگەڵ باوکو دایکەکان ناکرێت بۆ ئەوی ئەم مناڵە داوایان لێکین ینی کە مناڵە بەهرەیەکی هەیە ڕەنگە لە سبێ ڕۆژە بێ بە یاریزانێکی باشی تۆپی پێ بۆ ئەم مناڵە دا ببڕێت ماوەی 6 مانگ 7 مانگ بەوەی مەکتەبەوە ئێمە لە کاتی خوێندنیانە ڕاهێنانەکانیان بە جۆرێک بۆ دائنین کە هیچ کێشەیەک بۆ کاتی خوێندەکەیان دروست نەکا و بۆیان ئەگونجێنین بەم شێوازە هەم نایڵی مناڵەکە دا ببڕێت هەم ئەو بەهرەیەش وردە وردە لە لای خۆمان پەری پێ هاوسەنگی تا چەند ڕاگرن چکە مناڵ زۆر هەستیارە بۆ منەزانی کە مناڵێک باشە هەر بەردەوام یاری بۆ بکەیت و مناڵی کە یاریچکە کە مناڵ شتێکی لەبەر چاوکە و ئیتر ناچێتەوە ئەکید ڕاگررتنی ئەمە هاوسەنگیە ئەگەڕێتەوە بۆ لێهاتووی ئەو ڕاهێنەری کە ڕاهێنانەکانیان پێ ئەڵێتەوە یعنی بەڕاستی لە بەتایبەت لە خولی هاوینەیە کاتێککە لۆدێکی زۆر لەسەر فێرگە و ئاکادیمیاکانە نابێت بەڕوونی ئەم جیاکاریە بکرێت یاریزانێک کە باش بێت جیا بکرێتەوە ئەسڵەن ئەبێ ئەوانەی کە باش نین لە یاریەکەیە لە یاریەکانە زیاتر هانی ئەوانە بدرێت زیاتر لەگەڵ ئەوانەیە خەریک بن بۆ لەبەرەوەی ئەگەر نەشبن بە یاریزانێکی باش یاریەکەیان لەلا خۆشەویست بکەیت وایان لێ بکەین کە بۆ نمونە ئەم هاوینە هات هاوینی داهاتوش حەسبکا بێتەوە ئەگەر بەردەوامیش نەبێت لەگەڵمانە ڕاگررتنی ئەم هاوسەنگیە وەکووتم لە کاتە قەرەباڵەخەکانە وا لە ڕاهێنەرەکە بکرێت یانی ڕاهێنەرەکەوا لە یاریزانەکان بکە کە هەمویان بە شێوەیەک بەشدار بن کە کەس لە کەس زیاتر نەبێت بەڵام لە کاتە تایبەتەکانە ئەم یاریزانە ناتوانێت قسە لەگەڵ بۆ کە سوکاریانە بکرێت بۆ نمونەیەمە ڕاهێنانی تایبەتیمان هەیە ڕاهێنانی تیمی تایبەتمان هەیە ئەوانەی کە باشترن جیالەوەی کە لە هەفتەیەکە چەند ڕۆژێنە لای ئێمە ڕاهێنانێکی تریان هەیە کەن بە تایبەت ئیش لەسەر ئەو بوارانەیان نەکرێت کە باشنتیایە و زیاتر پەریان پێ جا ئێوە بۆ شیرینکردنی
ئەم وەرزشە لای فێرخوازەکانتان چالاکیشیان بۆ سازەکەن وایە یەک لە چالاکیەکانەوەی ئەمڕۆ سازیەکەن بە کورتی پێمان بڵێ چیان بۆکەن بەڵێ بەڕاستی ئێمە یعنی بەردەوام چالاکی و فستیڤالمان هەیە ئێمە مناڵ هەیە بۆ ماوەی مانگێکێتە لای ئێمە باشە یەک مانگێت بەشداری کات لەگەڵمان ناویتر بەشداری ناکاتەوە تاو ئێمە بێ لە ماوەی ئەم مانگەیە یادگاریکی وا لە لای ئەو مناڵە دروستکەین کە بیری نەچێتەوە کە خۆش بێ لای دایمە باسی تۆپی پێکرا بڵێەوە بم بەشداری چالاکیەکی لەو جۆرەم کرد باشە ئێستا ئەمڕۆ کە لە کۆتاییەکانی مانگی شەشین هاتوین چالاکیەکی زۆر گەورەمان ڕێکخستووە لە یاریگایەکی گەورە لە شاری سلێمانی بە بەشداری زیاتر لە 450 مناڵ یعنی 450 مناڵ ئەهێنینە ئەم یاریگاکەیان دابەشی سەر چەند وێزگەیەک ئەەکەین بەپی ئاستە تەمەنیەکانیان هەمویان جیا ئەەکەینەوە لە وێزگەکانە چالاکیەکەمان نزیکی 5 کاتژمێرە خایانی ینی لە مدەی 5 کاتژمێرە ئەم مناڵە لێرە ڕاهێنانی تۆپی پێ و یاری تۆپی پێکا وەکو خولێکی تۆپی وەکو پاڵەوانێتێکی لەکەین بۆیان ئەم پاڵەوانێتی هەمویان بەرامبەر یەکتر یاریەکەن مناڵەکان لە ئاستی تەمەنی خۆیانە و لە کۆتاییشە هەمویان خەڵات ئەکرێن بە کاس و مەدالیا ئەنی ئەمە کە ئەبینێت ڕۆژێک بووە بەیەکەوە لەگەڵ 400 مناڵی تررا هاتوۆتە یاریگایەکەوت یارگارێکی زۆر خۆش ئەبێت لە لای و جیا لەوەش ئێمە ینی پێم خۆشە باسی ئەوەش کەم چالاکی گەورەترمان هەیە لەمە بۆ نمونە لە هەر ئەم ساڵا لە مانگی 4 بوو پێم وابێت ئاکادیمیاکەمان بۆ پاڵەوانێتیەک بانگەشکراین لە وڵاتی ئیماراتەوە تیمێکمان برد بە ناوی شاری سلێمانیەوە بە ئاڵای کوردستانەوە ڕۆشتین لە وڵاتی ئیمارات بەشداری پاڵەوانێتیەکمان کرد مناڵی 10 ساڵ و 11 ساڵ ئەو نەچاوی بکرێتەوە بڕوا لە ئیمارات بەشداری پاڵەوانێتێکەوە بەرامبەر تیمەکانی ئینگلتەرا و ئێرلندا و سعودی و کوێ یاری بکات زۆر باشە ئێمە وەکو ئەو یەکەم تەجروبەمان بوو هەنگاوێکی زۆر باش بوو بۆمان و ئەنجامەکەشمان لە چاو یەکەم تەجروبەمانە خراپ نەبوو لە ناو 32 هەڵبژاردەیە هەتا قۆناغی هەشتی پاڵەوانێتەکە ڕۆشتی زۆر باشە مەجێکی دڵخۆشی و بەڵێ و لە دوای ئەوەشەوە یعنی چەندین ئینڤایتی ترمان بواتەوە بە بەشداریکردن لە پاڵەوانێتێ دەرەکیەکانە و حاڵی حاضر یعنی دوو پاڵەوانەتیمان لە بەردەسایە کە دراسی ئەوە ئەەکەین و بەشداری بکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر و قسمەتی زیاتری مناڵان بکەن بۆی کە داهاتوێکی باشتیانە بێت دووبارە سپاس بەخێر زۆر سپاسانەکەم بەڕێز بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ